سەیرترین و سەرنجڕاکێشترین بابەت لەسەر هەرەمەکانی میسر ئەوەیە کە دەوترێت بوونەوەرانی بۆشایی ئاسمان دەستیان لە دروستکردنی ئەم هەرەمانەدا هەبووە. بەهێزترین ئەگەر کە دەستێدابوونی بوونەوەرانی بۆشایی ئاسمان لە بیناکردنی هەرەمەکانی جیزە بەهێز دەکات ئەوەیە کە ژمارەی هەڵکەوتەی جوگرافی هەرەمی خۆفۆ لە گۆی زەوی هەر هەمان ژمارەی خێرایی تیشکە. هاوڕێیان، خێرایی تیشک 299,792,458 مەترە لە چرکەیەکدا. هەروەها هەڵکەوتەی جوگرافی بۆ هەرەمی گەورە 29.9792,458 پلەی جوگرافیە. واتە دوو ژمارەی تەواو لە یەکچوو. مرۆڤ یەکەم جار ساڵی 1950 زاینی خێرایی تیشکی دۆزیەوە. بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە ئەم هەرەمانە چەندین ساڵ پێش ئێستا دروست کراون. هەروەها هەندێک بەدەستنووسی سەردەمی میسری کۆن نەخش و نیگاری تەنی فڕیوی نەناسراویان لەسەر دیوارەکان کێشاوە کە ئەمەش سەرسوڕمانی لای هەمووان دروست دەکات. بەڵام پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئاخۆ ئەو هەرەمانە تەنیا بە مەبەستی گۆڕی فیرعەونەکان دروست کراون یان ئامانجی دیگەی لە پشت دروستکردنیانەوە هەبووە. هەموو هەرەمەکان چیرۆکێکی شاراون چونکە ئێمە زانیاری زۆر کەممان لەسەریان هەیە بە درێژایی ئەم چەندین ساڵەی ڕابردوو. مێژووناسان ئاشکرایان کردووە کە هەرەمەکانی میسر بە مەبەستی گۆڕی پاشاکان و بنەماڵەکانیان دروست کراون. بەڵام سەرەڕای ئەمە خەڵکی گومانیان هەیە لەوەی ئەو هەرەمانە تەنیا بە ئامانجی ناشتنی تەرمی مۆمیای فیرعەونەکان و بنەماڵەکانیان بەکار هاتبن. ئەوەی کە شارەزایان و مێژووناسان دەخاتە دوودڵیەوە ئەوەیە هەندێک لە هەرەمەکان بە مەبەستی گۆڕی فیرعەونەکان دروست نەکراون چونکە لە هەندێک لەو هەرەمانەدا کە لەم دوایانەشدا دۆزراوەتەوە هیچ چەشنە مۆمیایەک، تابوتێک یان شوێنێک بۆ ناشتنی تەرمەکان تیایدا نەبوون. پاش ئاڵۆگۆڕێکی قوڵ و بەربڵاوی پێوەرەکانی ناوازەی مێژووناسانی جیهان لە ساڵی 2000 زاینی هەرەمی گەورەی جیزە پلەی یەکەمی لە 7 ناوازەکانی جیهان بەدەست هێنا. ئێستاش پرسیار ئەوەیە کە بۆچی و بە چ مەبەستێک ئەو هەرەمانە دروست کراون؟ ئایا تەنیا بە مەبەستی ناشتنی مۆمیای فیرعەونەکان بووە یان ئامانجی دیکە لە پشتی دروستکردنی ئەم هەرەمانەوە هەبووە؟ میسرەکانی ئەو سەردەمە فیرعەونەکانیان بە خواوەند زانیوە و هەروەها پێشیان وابووە هەر فیرعەونێک کە دەمرێ لە پاش مەرگی دەبێتە خواوەندی مردووەکان و ئەرکی لە خواوەندی زیندوەکانەوە دەگۆڕدرێ و دەبێتە خواوەندی مردووەکان. هەر بۆیە فیرعەونەکانیان لە باشترین شێوە مۆمیا کردووە و لە هەرەمەکان ناشتویان و هەتا سەفەری دوور و درێژی پاش مەرگیان بە دڵنیاییەوە تێپەڕ بکەن. ئەوان پێیان وابوو هەتا گۆڕی کەسێک زیاتر خۆڕاگر بێت ئەوە ڕێگای گەیشتنی بۆ دنیای مردووەکان دڵنیاترە. هەر لەبەر ئەوەش هەرەمەکانیان وەکو پردی پەیوەندی نێوان ئەم جیهانە و جیهانی پاشمەرگ زانیوە. بۆیە فیرعەونەکان گۆڕی لەو شێوەیە قورس و خۆڕاگریان بۆ خۆیان و بۆ ئەو مەبەستە دروست کردووە. جا ئەمە شێوازی بیرکردنەوە و بیر و باوەڕی ئەوان بووە. بۆیە دەشێت ئەو هەرەمانە پردی پەیوەندی نێوان زەوی و بوونەوەرەکانی بۆشایی ئاسمان ببێت. کێ دەزانێت؟ ئەمە بیرۆکەیەکی نەسەلمێنراوە تاوەکو ئێستا. بەڵام ئەگەر ئەو هەرەمانە بە مەبەستی ناشتنی مۆمیا و تەرمی فیرعەونەکان دروستکراون ئەدی بۆچی هەتا ئێستا هیچ مۆمیا یان تابوتێک لەو سێ هەرەمە گەورەیەدا نەدۆزراونەتەوە؟ ئەوەی ڕوانگەی ئێمە دەتوانێت بە نسبەت هەرەمەکانی میسر بۆ هەمیشە بگۆڕێت بیرۆکەکانی نیکۆلاس تێسلایە سەبارەت بە ئامانجەکانی دروستکردنی هەرەمەکانی جیزە
کە بیرۆکەیەکی تەواو جیاوازە سەبارەت بە هەرەمەکان. نیکۆلاس تێسلا گەورەزانای مرۆڤایەتی نزیکەی 150 ساڵ پێش ئێستا لێکۆڵینەوەی چڕوپڕی زانستی لەسەر هەرەمەکانی جیزە کردووە کە ڕەنگە پەیوەندیەکی زۆری لەگەڵ ئەم باسی ئەمڕۆماندا هەبێت. نیکۆلاس تێسلای زانا بیرۆکەی گەیاندنی وزەی کارەبایی بەبێ تەل یان وایر لە ڕێگەی بەکارهێنانی کۆنتڕۆڵکردنی ئایۆنۆسفێر کە چوارەمین چینی ئەتۆمسفری زەویە. لە مێشکیدا بوو و پێی وابوو کە ئەگەر بتوانێت لەو چینە لە بەرگەهەوای زەوی کە چڕوپڕە لە گازی ئایۆنێزەکراوەکان هەڵک وەربگرێت، ئەوە دەتوانێت وزە بگوازێتەوە بەبێ ئەوەی هیچ تەلیان وایارێکی پێویست بێت. ئەتۆمسفێر بە کوردیەکەی تەوشک بە بەرگەهەوای زەوی دەوترێت کە لە پێنج چین پێک هاتووە. ئایۆنۆسفێر لە خوارەوە بۆ سەرەوە چوارەم چینە و بەهۆی تیشکەکانی خۆرەوە چڕوپڕە بە گازی ئایۆنیزەکراو. تێسلا پێی وابوو کە دەتوانێت ئەو پێداویستیە دابین بکات کە شەپۆلە ڕادیۆیەکان کە فرێکانسیان لەرینەوەیان لە خوارەوەیە لە نێوان زەوی و چینی ئایۆنۆسفێری بەرگەهەوای زەوی بخاتە جموجۆڵ و هاتوچۆ و لەم ڕێگەیەشەوە دەشێت وزە بەبێ هیچ تەلویان وایەرێک بە سەرانسەری جیهاندا بگوازرێتەوە. ئەگەر سەرکەوتنی بەدەستهێنابا وزەی بێسنوور بۆ هەموو جیهان دابین دەکرا و چیری پێویست بە بەکارهێنانی وایر و تەل، ترانسفۆرمەر، گۆڕەی تەزووی کارەبا و باقی ژێرخانە فیزیکیەکانی تر نەدەبوو بۆ گواستنەوەی وزە. ئەگەر ئەو تەکنەلۆژیایە بەدی هاتبا، ئەوە ئێمە ئێستا پێشکەوتنی بەرچاومان خێرامان لە شتە ئەلکترۆنەکان و دۆزینەوە و گەڕان بە بۆشای ئاسماندا بە چاوی خۆمان دەدیت و بگرە لەوانەشە ئێستا هەسارەی دیکە وەکو زەویمان لە قوڵایی بۆشای ئاسمان و گەلە ئەستێرەکانی تر دۆزی بایەتەوە. باشە ئەمە ئێستا چ پەیوەندیەکی بە هەرەمەکانی میسرەوە هەیە؟ بیرت لەوە کردەوە؟ لە ئەگەری سەرکەوتنی ئەم بیرۆکەیەی تێسلا لەوانەیە دەرکەوتبە ئەوانەی کە هەرەمەکانی میسریان دروست کردووە خاوەنی تەکنەلۆژیایەکی زۆر پێشکەوتوو بووبن و بگرە بەهۆی ئەو تەکنەلۆژیایان و پەیوەندیان لەگەڵ بوونەوەرانی دیکەی بۆشایی ئاسمان دروست کردبێت. تێسلا زۆر بیری لە هەرەمە گەورەکانی جیزە کردوتەوە و بیرۆکەکەی بە دروستکردنی تاقیگەیەکی زانستی بردۆتە بواری جێبەجێکردنەوە. نیکۆلا لە کۆلۆراندۆ سپرینگسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕاستایی هێڵێکی هەرەمەکانی میسر تاقیگەیەکی خۆی بنیادنا. تێسلا ئەوەشی لە بەرچاو گرتبوو کە شوێنی هەڵکەوتەی تاقیگەکەی دەبێت لە شوێنێکی لێکچووی هەڵکەوتەی هەرەمەکانی میسر بێت، چونکە پێی وابوو ئەو شوێنەی هەرەمەکان لە خۆڕا و بە هەڵکەوت دیاری نەکراون. هەرەمەکانی جیزە زۆر بەوردبینیەوە لە شوێنێکی تایبەتی زەویدا بنیاد نراون کە بتوانرێت کەڵک لە گێڵگەی موگناتیزیەکانی زەوی وەربگیرێت. تێسلا لە کۆلۆرادۆ سپرینگس تاقیگەیەک بە بەرزی 43 مەتر بینا دەکات. کەلووتکەکەی ئاڕێڵی تاقیگەکە تۆپەڵەیەک بووە لە کانزای مس و هەروەها لە ناوەوەی بینای تاقیگەکەی ترانسفۆرمێکی بەهێز دادەمەزرێنێت. تێسلا لە تاقیگەکەیدا توانی هەورە تریشقەی دەستکرد بە بەرزی 41 مەتر دروست بکات کە دەوروبەری تاقیگەکەی ڕووناک کردبووەوە. ئەو بە کەڵک وەرگرتن لە ڕەزۆناسی زەوی لەرینەوەی سروشتی زەوی توانی وزەی کارەبا بگوازێتەوە بۆ سەر زەوی. ئەو زانا گەورەیە پێی وابوو کە زەوی مۆلیدەیەکی جەبەلاحی کارەباییە کە بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبایی بێسنوور بە دەوری جەمسەرە موگناتیزیەکاندا دەسوڕێتەوە. تێسلا بەم شێوەیە هەندێک گڵۆپی بێوایەری بەرهەم هێنا و بەدانانیان لە کێڵگە موگناتیزیەکە هەڵی کردن.
ئەوە یەکەم نمونەی تاقیکردنەوەی ڕاگواستنی وزە بەبێ بەکارهێنانی وایر و تەل بوو. لەو نێوەندەشە جگە لەوەی کە کۆمەڵێک شەپۆلی ڕادیۆیی سروشتی دۆزیەوە بگرە هەندێک شەپۆلی دیکەی سەرسوڕهێنەریشی وەرگرت کە پێی وابوو کە لە دەرەوەی زەویەوە هاتبن. دواتر وای لێ هات کە خەڵک لە کاتی ڕێگاڕۆشتن لە دەوروبەر و نزیک تاقیگەکەی نیکۆلاس تێسلادا بروسکی کارەباییان لە ژێرلاقیان دەدرەوشایەوە. هەپوولەکان لە کاتی فڕینیاندا باڵەکانیان دەبریسکایەوە و وایان دەنواند کە سەرگەردان و بێ ئامانج بە هەوادا دەخولێنەوە. گڵۆپەکانی دیکەی ماڵان و شەقامەکان بەبێ هیچ سەرچاوەیەکی کارەبایی دادەگیرسان. بەڵام باسکردنی هەموو ئەمانە چ پەیوەندیەکیان بە هەرەمەکانی میسرەوە هەیە و چ شتێکی هەرەمەکان سەرنجی تێسلای ڕاکێشا و هەتا دەست بداتە ئەو هەموو تاقیکاریە تاقەت پڕوکێن و درێژخایەنانە. تێسلا پێی وابوو شوێنی هەڵکەوتن و قەبارە و شێوەی هەرەمەکانی میسر بە کۆت دروستکراون و هەڵگری پەیامێکن کە بە زانستی بیرکاری دەتوانرێ لێک بدرێتەوە و دۆزینەوەی زیاتریان لەسەر بکرێت. سەبارەت بە شوێنی هەڵکەوتنی هەرەمەکانی گەورەی جیزە کە بۆ فیرعەونی خۆفۆ دروست کراوە پێویستە چەند خاڵێکی سەرنجڕاکێش ئاماژە پێ بدەین. هەروەکو وتمان هەڵکەوتەی جوگرافیای هەرەمی گەورە و خێرایی تیشک دوو ژمارەی یەکسانن. زۆر سەرسوڕهێنەرە وانییە؟ لاکەی سەرەوەی هەرەمی گەورە ڕێک ڕووی لە باشووری زەویە. ڕێک ڕووی لە باشووری زەوی و بەبێ یەک پلە کەم و زیاد کە ئەو ڕادەیە لە ڕێکی و وردبینی زۆر سەرنجڕاکێش و جێی تێڕامانە. ئەوانەی کە هەرەمی گەورەی جیزەیان بنیادناوە قەبارەی ئەو هەرەمەیان بە قەبارەی زەویەوە گرێداوە، واتە 4500 ساڵ پێش ئێستا بە شێوازێک زانیویانە کە قەبارەی زەوی چەندە. ئەگەر بەرزی هەرەمی گەورە واتە 146.6 مەتر جارانی 43200 بکەین، ئەوە ژمارەیەک دەردێت کە مەودای درێژی تیرەیەکی جەمسەری زەوی واتە 6.333 کیلۆمەتر دەبێت، واتە بە شێوازێک زانیویانە درێژی تیرەیەکی زەوی چەندە. هاوڕێیان ئەو ژمارەیە کە جارانی بەرزی هەرەمەکە کرا درێژی شەو یان ڕۆژێکە. کاتێک شەو و ڕۆژ یەکسان دەبنەوە واتە کاتێک شەو و ڕۆژ یەکسانن هەر کامیان 43200 چرکە دەخایەنێت. شێوازی هەڵکەوتن و دروستکردنی هەرەمەکان بە جۆرێکە کە وەکو تاقیگەکەی تێسلا بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا و ڕاگواستنی لە ڕێگەی شەپۆلی موگناتیزیەوە وابووە، چونکە ئەو تەلار و ڕێڕەوە تاریکانە تەنیا دەبێت بە وزەی کارەبا ڕووناکرابن و ئیشیان تێدا کرابێت، چونکە هەتا ئێستا هیچ چەشنە ئاسەوارێک لە هەڵکردنی ئاگر لەو تەلار و ڕێڕەوە تاریکانەدا نەدۆزراوەتەوە. هەروەها هەندێک بە دەستنووسی میسری کۆن کە لەم دواییانەدا لە ناوە و دەوروبەری هەرەمەکاندا دۆزراوەتەوە و کاریان لەسەر کراوە، نیگاری گڵۆپی کارەبایی لەسەریان کێشراوەتەوە کە بۆتە جێی سەرنج و سەرسوڕمانی هەمووان. ئەگەری زۆرە دانیشتوانی میسری کۆن یان لانی کەم بنەماڵەی پاشایەتی و فیرعەونەکان توانیویانە بە شێوازێک وزەی پاک بەرهەم بێن و کەڵکی لێوەربن.